هۆکارەکانی بەرزبوونەوەی زۆری ئامارەکانی جیابوونەوەی هاوسەران لێرە کۆی کردوونەتەوە. نووسینگەی مافی مرۆڤی ئیدارەی سربەخۆی سۆران بە بەشداری ژمارەیەک کەسایەتی ئەکادیمی و شارەزا گفتوگۆیەکی کراوەی لەبارەی هۆکارەکانی زۆری ڕێژەی تەلاق ڕێکخست. بەپێی ئامارێکیش لە دادگای بەرایی سۆران دەستکەوتووە ساڵی ڕابردوو لە کۆی 1172 حاڵەتی هاوسەرگیری 228 جیابوونەوە تۆمار کراوە. ڕێژەی لێکجیابوونەوە لە بەرزبوونەوەدایە، بۆیە بەپێی ئەو ئەمارانێکی ئێمە لە دادگای بەرایی سۆرانمان وەرگرتووە بۆمان دەرکەوتووە کە لە ساڵی 2022 لە کۆی 1221 ئەمارە بڕین هەبووە، 217 لێکجیابوونەوە هەبووە کە ڕێژەکە دەکاتە 7.77 کە ئەمە ڕێژەیەکی زۆرە بەراورد لەگەر ساڵی 2023 کە ئەبینین هەر چۆن بەرەیز مارە بڕین پێچەوانەیە لەگەرەوەی دیکە لە ساڵی 2022 زیاد بووە، لە ساڵی 2023 کەم بووە. جیابوونەوە لە ساڵی 2022 کەم بووە، لە ساڵی 2023 بەرز بووتە. شارەزایەکی بواری خێزان پێی وایە هەر کێشە و گرفتێک باسی دەکەیت پەیوەستە بە کۆی کێشە و دیاردەکانی دیکەوە، بۆیە چارەسەری لێکترازانی خێزان لە چاکسازی کۆیکایەکانی دەستەڵات و کۆمەڵگەوە دەست پێ دەکات. لە هەرێمی کوردستان باسی هەر کێشەیەک و گرفتێک و دیاردەیەکەکەین باشە پەیوەنددارە بە کۆی کێشە و گرفت و دیاردەکانی تر، یعنی ئەمانە یعنی هەمووچین ناکرێتەوە بڵێ کۆمەڵگە لێکترازانی هاوسەری زۆرە کەچی لەولایەوە پەروەردەی باشە لە ڕووی زانستیەوە بەرەو پێشەڕۆ لە ڕووی با بڵێم کێشەی خێزانیەوە باشە هەمووان پەیوەندیان بێکدیوەیە. ئەگەر بشمانەوەی چاچیان بکەین دەبێت هەمووان بێکەوە چاک بکەین. یاسایەکە بۆتە هۆی هۆکاری جیابوونی و ژنوور یاسای تونوتیژی خێزانی چووکە لەبەر یاسایەکە دش بە دابوونێت و دیش بە ئاینیشە لەبەر ئەوەی ناونیشانی یاساکە خۆی تونوتیژی بەرهەم دێنێ لەبەرەوە ئەکرێ یاسایەکە ناوی بنێن ڕێخستنی خێزانیا خۆت هۆشیاری خێزانی چووکە لەبەر ئەوەی ئەو ئافرەتانێکە بەنا بۆ نووسینگەی تونوتیژی خێزان دەبن ئەکری هۆکارەکان هۆکاری بەسیط و بچووک بن، بەڵام لە ئەنجامدا چونکە ناونیشانی نووسینگە کە بریتە لە تونوتیژی ئەمەش ڕقوقینە لە نێوان خێزان دروستەکە سەرنجام دەبێتە هۆی جیابوونەوەی ژنوێر. بەپێی ئامارەکانی ئەنجومەنی دادوەری لە هەرێمی کوردستان ساڵی ڕابردوو لە کۆی 55896 پرۆسەی هاوسەرگیری 13967 خێزانیان کە دەکاتە 125 لێک جیابوونەتەوە. ئەمەش ئامارێکی مەترسیدارە و دەرخەری ئەوەیە ژمارەیەکی بەرچاو لە خێزانی کورد هەڵوەشاونەتەوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.